یاریەکانی خولی نایابی تۆپی دەستی یانەکانی عێراق قۆناغی یەکەم پێی ناوەتە قۆناغی کۆتایی و تاکە نوێنەرەکەی کوردستانی ژیانەی سلێمانی تەنها پێویستی بە بەرامبەر بوونێکە بۆ سەرکەوتن بۆ خولی بژاردەی تۆپی دەستی یانەکانی عێراق. دوای ئەنجامدانی 4 یاری لە قۆناغی یەکەم یانەی سلێمانی بووە خاوەنی 3 بردنەوە و بەرامبەر بوونێک. لە ئێستاشدا 3 یاری ماوە بەرامبەر یانەکانی موسەیەب و جەیش و کەرخ. لەم 3 یاریەشدا یانەی سلێمانی تەنها پێویستی بە بەرامبەر بوونێکە بۆ سەرکەوتن بۆ خولی بژاردە. والله ئەمەزمان لە خولای ئەمەم ساڵۆکو ئەمە پار کە بەشداری خولی عێراقمان کرد بە جەماوەری شاری سلێمانیمان و کە ئێمە ساڵێککە پێشکەوتوترە بین ئەگەر ئیمکانیت باش بێتوی بێ حتمما ئیسا ئیمکانەتەکە خراپتریش بووە لەبەر جەماوەرەکەمان و لەبەر یانەکەمان ئەم ساڵ بەشداریمان کردەوە ئەجنا حتمما تۆ تێتونێتێ بۆ ئیمکانەتە مادیەکەمەوە ناتوانین بەشداریش خولێ بکەین. پێکهاتەیان ساڵی یانەی سلێمانی جیاواز لە ساڵانی ڕابردوو بە پێکهاتەیەکی تەواو جیاواز و لاوەوە بەشداری دەکات و یاریزانانیش باز لەوە دەکەن سەرڕای ئەوەی پێکهاتەکەیان گەنجە بەڵام گەشتبینن باسی تیپەکەیان و خۆیان بۆ پلەکانی 4ەم و 5ەمی ڕیزبەندی ئامادە کردووە و پەیامیش کێشەی یاریزانانی تیپەکە ئاشکرا دەکات. بۆ ئەم ساڵە تیپەکەمان هەمووی گەنجە و چون بۆ کەربەلا 4 یاریمان وسیارمان بردو نایەکمان تەعال کرد. ئەم ساڵە باشتر بوو لە ساڵەکان تر باشتر بۆ ساڵەکان تر یاریزانەکان هەمووی گەنجە هەتا 10 ساڵ تریش دەتوان یاری بکەن و ئەنجامیان زۆر باشە و مستەوایشیان باشە. وەڵای تۆزانی کێشەی ڕێگا هەیە و کێشەی پارەمان هەیە و یعنی دائما اتحاد پێمانەڵێ ئێمە بەشداریمان و پارەمان نەداوە. وەڵا ئینشاڵڵا ئەم ساڵە ئەگەر تۆزێ خۆی هەوڵ بدەن یان بێن 4ەم و 5ەم أو نتيجة هين بو أم مستوى هاي رجل قام جنجيلوا. هاي الموسم الجديد فريق سليمانية أكثر يعني فريق شباب. ئەم وەرزە یانەی سلێمانی پێکاتەیەکی جیاوازە و زۆربەی یاریزانانی لاون ئەمەش جیاواز لە ساڵانی ڕابردوو کە پێکاتەکەی یاریزانی ئەزموندار بوون. یاریەکانی کۆمەڵی یەکەمان لە کەربەلا بە سەرکەوتووی ئەنجامدا بە سەرکەوتنی 3 یاری و بەرامبەربوونێک کە توانیمان ئاسێکی بەرز پیشان بدەین و لە ئێستاشدا ئامادەکاریەکانمان ئەنجام دەدەین بۆ 3 یاری دیکەی قۆناغی یەکەم. بۆیە ئێمە بم پێکاتەوە کە زۆربەی یاریزانانی لاون بەشداری کێبڕکیەکانی خولی نایابی تۆپی دەستی یانەکانی عێراق دەکەین. وسع يعني فريق هاي السنة كلها فريق شباب وصغار وإن شاء الله قدم مستوى جيد. بەپێی زانیاریەکانی دەست پەیامنێری پەیام کەوتووە بڕیار بوو سیارێکی قۆناغی یەکەم یانی سلێمانی لە شاری سلێمانی ئەنجام بدرایە بەڵام بەهۆی ئەنجامدانی ڕیفراندۆم و خراپی ڕێگاوبان هەرسەیانەی کەرخ و جەیش و موسەیەب بڕیاریاندا ئەو سیارەی ماویانە بیگوازنەوە بۆ شاری بەغدا. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.